ژمارە ئەو کەسانەی کە داواکاریان پێشکەش کردبوو 177,686 کەس داواکاری پێشکەش کردبوو، لە هەولێر 54,663، لە سلێمانی 75,132، لە دهۆک 41,495، لە هەڵەبجە 6,396. ئەم پرۆسەیە دوای ئەوەی کە ناوەکان وەرگیرا و داتاکان وەرگیرا کۆمەڵە پرۆسێسێکمان بەسەرا جێبەجێ کردووە، لەوانە سڕینەوەی هەموو ئەو کەسانەی کە دوای ساعات 4 ڕۆژی هەینی داواکاریان پێشکەش کردبوو و هەروەها ئەو کەسانەی کە زیاتر لە جارێک داواکاریان پێشکەش کردبوو لەبەرەوەی ئێمە هەندێک ڕێنماییماندا هاتوین ئەخیر داتای ئەو کەسە کە زانیمانە دروستە ئەوەمان هێڵاوەتەوە هەموو ئەو جارانێتە کە داواکاری پێشکەش کردووە سڕیمانەتەوە. لە کۆتایی پرۆسەکەدا لە کۆی 177,686 کەس 75,791 کەسمان سڕیوەتەوە، واتە تەنها 101,895 کەس ماونەتەوە کە 30,633 لە هەولێر، 44,355 لە سلێمانی، 22,794 لە دهۆک، 4,113 لە شاری لە پارێزگای هەڵەبجە، 42,170 کەس هەڵەبژێرین کە ئابنە فەرمانبەری گرێبەست بە شێوەیەکی براوە. لەبەر ئەوەی ئێمە پێویستمان بە فەرمانبەر هەیە بۆ یەدەک، دێن ژمارەیەک فەرمانبەریش هەڵەبژێرین بۆ یەدەک بە گشتی زیاتر لە 50,000 کەس دەکات.